عزیزەکەم دوخواگەی عزیزەی دیاران وادەیای لوامەن الوداع آخر قوم يلتقواقي الوداع آخر أوانا ما دولتك وصل قزقم تواكي فانا زوالا جاري وترديدا أمان 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 بالات محالنا عزيزي أنا سيسار دي آدار جرقا كيبر بريانم أنا سيسار دي آدار جرقا كيبر بريانم والله رشيد واني نيو جوان دوش منانم والله رشيد واني نيو جوان دوش منانم نيو جوان دوش منانم عزيزكم تواقي آخر سفرا قوم راخين دورانا منزل بيبايا تاقب راقز ماي منزلي بيبايا توشا زرورا دي توشي چماي راز تو شای گوش امان 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 منزل و منزل امان امان نمان امان 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 عزیزی عزیزی
زامت قەت ساڕێژ نابێم هەڵەبجەکەی کوردانێم زامت قەت ساڕێژ نابێم هەڵەبجەکەی کوردانم سوێی برینی ئەم گالەی زامەکەی پەر لە ژانم سوێی برینی ئەم گالەی زامەکەی پەر لە ژانم زامەکەی پەر لە ژانم. بەڕاستی هەڵەبجە زامێکە قەت ساڕێژ نابێت سەرکۆ. ئێستاش چرکە ساتی بردومانکردنی شاری هەڵەبجەیە کاسی و 7 ساڵ لەمەوبەر بۆ ئێمەش هەمومان بە پێوە گۆستین چەند ساتێک بۆ ڕۆحی تەواوی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە. ڕۆحیان شاد بێت. فەرموون. درود بۆ گیانی پاکی ئەو 5,000 پەپوو لە بێتاوانە لەگەڵتان بەردەوامە بین. بێگومان دەزانن لە هەڵەبجە کە بردومانی کیمیایی کرا 5,000 کوردی بێتاوان شەهید کران بە هەمان شێوە لە سەردەشتیش بردومانی سەردەشت کرا بە چەکی کیمیایی و ئەمە وای کرد کە لە کۆتاییدا سەردەشت بکرێت بە دەستە خوشکی هەڵەبجە. ئەمڕۆ بۆ دڵنەواییکردنی هەڵەبجەیەکان و ئەوەی کە تەنیا سەردەشتیەکان ئەزانن چ زامێکی قوڵە چی بەسەر هەڵەبجەیە هاتووە تیمێک لە سەردەشت سەردانی هەڵەبجەیان کردووە. ئەمڕۆ بەڕێز دکتۆر ڕەوف ئازەری بەرپرسی پێشووی زانکۆی ئازادی سەردەشت ئازادی سەردەشت و هەروەها کە ئێستا وەکو چالاکوانی بواری ئاشتی و ژینگە لەگەڵمانە یەکێک لە ئەو میوانە ئازیزانان کە ئەمڕۆ تەشریفیان هاتووە بۆ هەڵەبجە لە سەردەشت و زۆر بە خێراتنی بەڕێزێک ئەکەن دووجار بێگومان بەڕێزت وەکو سەردەشتێک ئەزانێت چ زامێکی قوڵە ئەوەی کە ڕۆڵەیەکت بە بردومانی چەکی کیمیایی لە دەست بدەیت یان بریندار بێ. بەڕێزت پێم خۆشە لە ئەمڕۆیە پەیامی خۆت لە شارێکەوە کە دەستە خوشکی هەڵەبجەیە بگەینیت بە هەڵەبجەیەکان. لە ڕاستیدا مرۆڤەکان کاتێک هەست بە ناوەڕۆکی ئازارەکانەکەن کە خۆیان ئازارێکیان چێشت بێت وەک و برینێکیان خۆیان ئەزمون کردبێ کاتێک ئەو برینە بەسەر کەسانێکی ترادێتەوە ئەو برینەی وانیش دووبارە سەر هەڵاداتەوە. ئێمە ئەگەر لە سەردەشت چەند مانگ بەر هەڵەبجە بیر بەر بۆمبارانی کیمیایی کەوتین لە ڕاستی ئەو کات ئەم کامێرانای ئێوە و ئەم هەواڵنێرانە بە شێوازێک کە دەبوو ئاور بدەنەوە لە سەردەشت ئاوڕیان لە سەردەشت نەدایەوە و بوو بە هۆکارێک کە سەردەشت لەژێر خۆڵەمێشی فەراموشێ بکەوێت و ئەم وڵاتە زلهێزانە تێنەگەن سیان بەسەر خەڵکی سەردەشت هێناوە. هەر ئەو بێدەنگێ بەسەر خەڵکی سەردەشتدا کە چەسپا بەداخەوە لێکەوتەیەکی وەکو ئەنفالی لێ بۆ بەداخەوە هەڵەبجە دووپات بووە و برینەکانی ئێمە دووبارە سەریان هەڵدایەوە. ئێمە نەجارێک بەڵکو دایان جار ئێمە برینار کراینەوە چونگی هەر کات برینی کەسانێکی ترمان وەکو خۆمان ئەدیت دووبارە ئەم برینانەی ئێمە سەریان هەڵدەدایەوە و ئازار و ژانەکان دووبارە ڕویان لە ئێمە دەکردەوە و ناخیان دەهەژاندین و ژیانیان دەچەماندین و سێبەری خۆری خۆشەویستی عشق و مرۆڤ دۆستی کە لە ناو کۆمەلگای جیهانی دەبوو پەرە بستێنێ بەداخەوە دەماندی ئەم خۆرە لاواز و لاواز و لاوازترە بێت وەوەش هۆکارەکەی بەداخەوە دووبارە هەر مرۆڤ بوو. زۆر باشە دکتۆر زۆر کات لەگەڵەوەی کە بیرهێنانەوە یاخود ئەم زامە قوڵە لە هەر شوێنێک کوردێک بین بەرمانەکەوێتەوە
لەو کاتەیە کە برینارەکان یاخۆ ئەو کەسانی پێویستیان بە چارەسەر بوو بەڵگەکان لە بەردەستان کە ڕویان نەکردە ناوچەکانی ڕۆژهەڵات تا چەند نەخۆشخانەکان تا چەند خێزانەکان هەستیان بوو بەرپرسیارەتیا کرد کامە ڕۆحێتێکا بێ ئێمەش ئەمەمان بەسەرهاتوو کابی یارمەتیەوان بێ. لە ڕاستیدا ئەگەر ڕەنگە ئێمە ئەو کێشە بەسەر خۆمانە نەهات بە ئەم کارەساتە خۆمان ئەزمونمان نەکردبایە کاتێک کارەساتی هەڵەبجە خوڵقا و خەڵکانی هەڵەبجە ڕویان لە هەرێمەکەی ئێمە دەکرد و ئێمە باوەشمان بۆ ئاواڵە دەکردن بەو شێوازەی کە ئێمە گەرچی بازم پێمان وایە کە کەم توانیمان لە خزمەت خەڵکانی هەڵەبجەدا بین و خەڵکانی دەوروبەر بەگشتی ئەو کۆڕەوەکەی کە ڕوویدا بەڵام ئەوە وای لە ئێمە کرد کە ئێمە تێبگەین ئەو شتێک کە ئێستا بەسەر هەڵەبجە بەسەر هەرێمی کوردستان دادێت و ئەو کۆڕەوەی کە دروست بوو هەموو ئازارەکانی کە دوایە بەسەرم کۆمەلگادا هاتن چەندە قوڵە و کاریگەرە و ئەم کاریگەریە چۆن پاڵنەر بوو بۆ ئێمە کە زیاتر و هەرچی لە دەستمان دێت لە خزمەت ئەم خەڵکەدا بین و بتوانین بە شێوازێک ئاور لەم خەڵکە بدەینەوە هەروەکو ئاگادارن تەواوی قوتابخانەکان تەواوی زانکۆکان تەواوی مزگەوتەکان و هەموو مستەشفاکان و سەیدەلانیەکان تەنانەت شەقام و کوچە کۆڵان و ماڵەکانیش بوون بە ماڵ و شوێنی حەسانەوە و شوێنی دامرکانی برینی خەڵکانی هەڵەبجە نازام ئێمە چەندەمان توانی بێ بەڵام ئەوەی کە لە دەستمان هات کەمیماندانەنا و بگرە زیاتر لە خۆشمان چونکی کاتێک کە خۆمان بریندار بووی نەمان دەتوانانی ئاور لە برینارەکانی خۆمان بدەینەوە بەڵام کاتێک ئێمە کەمێک کەوتینەوە سەر پێ بە باشی توانیمان ئاور لەم ئازیز و خۆشەویستانە بدەینەوە و هیواداریم توانی باتمان بارتاقای ئازار و ڕەنج و برینەکەی ئەوان ئاوڕێکی کە پێویست بە وەکو برایەک وەکو خوشکێک لە کۆمەلگایە کە خوشک و براکانی ئەمە توانیان ئاوردنەوە ئاورمان دابێتەوە بمانتوانی بە ئەرک و بە پرسیارەتی خۆمان هەستابین. دکتۆر ڕەوف بێگومان ئەزانن هەڵەبجە حەقی خۆیەتی مافی خۆیەتی مافی هەموو تاکێکێتی ژیانەوەی هەبێت ژیان دەست پێ بکاتەوە ژیان باڵ بکێشێت بەسەر هەموو تاکەکانە تەنانەت ئەوانەی کە برینداریشن بەڕێزت خۆت یەکێک لەو کەسانی لە سەردەشتا هەوڵێکی زۆرە داوە بۆەوەی کە ئەم ژیانەوە لە سەردەشت و لەناو تاکی برینداری سەردەشتا بناغی بۆ مری ئەو ئەزمونە چۆن باسێکی ئەوەی کە لێرە جێبەجێ بکرێت و دووبارە بکرێتەوە. لە ڕاستیدا ئێمە ئاور دەدەینەوە مێژوو 37 ساڵ بەسەر کارەساتی چیمیا بارانی سەردەشت و هەڵەبجەدا تێپەڕ بووە سەردەستی و هەشت و هەڵەبجە 37 بە پێی ڕۆژمێریەکان ئێمە 37 ساڵ هەر بە خۆمان دادین و هەر بگرین و هەر ڕەش بپۆشین و گەرچی منیش ئێستا دووبارە ڕەشم پۆشیوە بەڵام ئەگەر چاوتان لێبێ خەتی سپی لە ناو جلکەکانمدا هەیە بۆچی چونکی ئێمە لە ڕاستیدا مێژوو بۆ ئەزمون وەرگرتنە نەبووە ڕۆچون لە مێژوویە ئەزمون وەربگرین ئەم شتانە کە بەسەر ئێمەدا هاتن زوو بیپەزێرین و قبولی بکەین و حەز بکەین کە ئێمە دەلاقەیەک هەیە هێمایەک هەیە وەکو ئازیزانم ڕۆژێک لە وتارێک لێرە پێشکەشیان کرد دکتۆر محەممەد خانی ئێمە لە ماڵێ مناڵێکمان دەمری دوو مناڵمانەیە مناڵێکمان دەمری مناڵەکەی تر ئایا ئاوری لە نادەینەوە بۆی کە ماڵی بۆ پێک بێنین پێداچوونەوەک بکەین بەسەر ژیانیدا و ژیانی خۆشتر بکەین هەوڵەدەین مناڵەکەی تریش کوژین نا ئاوڕە دەینەوە هەوڵەدەین و هەستێنەوە ئەم مناڵەی بەباشی پەروەردە بکەین بۆی کە جێی بۆشایی مناڵەکەی تریشمان بۆ پڕکاتەوە لە ڕاستی ئێستا کاتێکە کە ئێمە دوای 37 ساڵ بەڵای من زەمانێکی یەکجار زۆر تێپەڕ بووە کە ئێمە هەر لەو ئازارە دەرباز نەبووین دەبێت لە ئازار دەرباز بین و لە ئازار پردێک دروستکەین بەرەو ڕۆژانێکی پرشنگدار بۆی کە ئێمە هەوڵەکانمان واسر ببێتەوە هەڵەبجە سەردەشت هێروشیما ئیپێر لە بێلژیک وای یەکتر بگرین کە ئەم کارەساتە نێڵین لە هیچ شوێنێکی دنیا دووپات ببێتەوە ئەمە چۆن دکتۆر ئەمە هەوڵەکە لەوەی لە ڕاستی دەبێت لە مرۆڤەکانەوە ئەم کارەساتە خوڵقا و مرۆڤەکان خوڵقاندویانە دەبێت لە مرۆڤەکانەوە دەست پێ بکەینەوە مرۆڤەکانیش لە سەرەتاوە لە بنەماڵەکانەوە لە قوتابخانەکانەوە لە زانکۆکانەوە لە شەقامەکانەوە لە مزگەوتەکانەوە ئێمە ئاور بدەینەوە لە تربیەی مناڵ لە شێوەی پەروەردەکاری مناڵەکان کاتێک مناڵی ئێمە مێشکی وا دامەزرا ئەوی تر نەبینە بە دوژمنی خۆی ئەوی تر نەبینە بە دژبەری خۆی ئەوی تر نەبینە بە کەسێک جیا لە خۆی ئێمە هەردووکمان مرۆڤین مرۆڤێک دەکرێت لە بازنەیەک قەتیسما بێت و دەرباز نەبوو بێت تووشی تونند ئاژۆیی بێ
بەڵام مرۆڤەکان کە دەکەونە بازنەکان ئەگەر وەکو هەل و دەرفەت بۆ خزمەتێکی زۆرتر هەم ژینگەی دەوروبەریان و هەم کۆمەلگای دەوروبەریان ببینن ئەم بازنەیە لە توند ئاژۆییدا پارێزێ و دەلاقەیەک دەکەنەوە بۆی کە ئەم بازنانە و ئەم گروپانە و ئەم تیمانە و ئەم دەستانە و ئەم چین و توێژ و کۆمەلگا و حیزب و دەسەڵات و ئێنجیۆ و ڕێکخراوەکان هەموو ببنە هۆکارێک بۆ خزمەتی زیاتری ئەم کۆمەلگای بۆ خزمەتی پرۆژەیەکی کە بتوانن مرۆڤەکان گێنە ئەم شوێنەی کە شایانی گەیشتن بەم شوێنن واویش ئاشتەوایی لە کۆمەلگای و ژیانێکی ئاشتەوانە لە پەنای یەکتریە ئێمە ئەزمموی باشمانە بوو بۆی کە تێپەڕیکەین ئەم قۆناغا بۆ قۆناغێکی باشتر و ئەرێنی تر باشە دکتۆر کەواتە ئەم ئەرکە ئەکرێتە سەر ناوەندە ئاکادمیەکان کەواتە خێزان چۆن ئێمە مناڵێکی نوێ کە هێتە ژیانەوە لە هەڵەبجەیە لە هەر ناوچەیەکی ترە ئەمە مێژووی ئێمەیە بەڵام ئەم مناڵە پێویستە گۆشەکەین لەسەر ئەوەی کە چی کراوە بۆ هەڵەبجە ئێستا بە خۆشحاڵی و هەڵەبجە پارێزگایە ئێستا بە خۆشحاڵیەوە بەرهێنانەیە لە هەڵەبجە ئێستا دەستی کار زیای کردووە ئەبینی ڕێگاوبان و بەرفراوانی لە هەڵەبجە بینین کەواتە ئەمانە تا چەند لە خێزان و ناوەندە ئاکادمیەکان ڕۆڵێکی بەرچاویانەیە لەوەی کە نەوەیەکی باش و بەتوانە دروستکەین بۆ ئەوەی ئەم زامەی کە هەمانە کەمێکیشی لێلا بچێت هەرگەشە پێدانە و بەرەو پێشچوونە لە ڕاستیدا بەشێکی زۆر لە پسپۆرانی بواری تەربەوی و پەروەەردە باز لەوەیەکەن کە چەندە ئەم ژێنەتیکەی مرۆڤ کاریگەری هەیە لەسەروەی بەرەو قۆناغێکی باشتر هەنگاوانەیە ئەوەندە ژینگەی دەوروبەری کاریگەری هەیە و ئەوەندەی کۆمەلگای دەوروبەریش کاریگەری لەسەروانەیە کاتێک ئێمە لە ماڵەکانەوە تەنانەت لە گوتاری خۆمانەوە دەست پێ دەکەین گوتارەکەمان ئەگەر مناڵێکمان دەستی بر بۆ شتێک هەڵەیەکی کرد هەڵەکەی وا لێ نەکەین کەم هەڵەی بکاتە دوو هەڵە و زیاتر ڕۆبچە لە هەڵەکانەوە کاتێک ئێمە بە مناڵەکەی کە لی تووڕەبین نەڵێین ئەتکوژم ئەم ئەتکوژمە ینی بەڕاستی تۆ ڕوح و ڕەوان و هەموو وجودی دامرکاند و کوشتت هەر لێەوە کوشتەکان دەست پێ دەکەن ئێمە لە گوتارەکەی خۆمان لە شێوەی هەڵس و کەوتمان لەگەڵ مناڵەکان ئەم بارتاقای شێوازی هەڵس و کەوتەکەمان ئەرێنی بێت و بەرەو ئاشتەوایی بسێت و هێمنی و هێوری لە ناو بنەماڵەکەماندا سەقامگیر بێ بەو ئەنازە دەکرێت ئومێد بکەین ئەو هێوریە ئەو هێمنیە ئەو ئاشتەوایە هەنگاو بنێ بۆ کۆڵانەکان هەنگاو بنێ بۆ شەقامەکان هەنگاو بنێ بۆ قوتابخانەکان مامۆستایەکانی قوتابخانە بەڕاستی من ڕووم لەوانیشە هەر چەندێکی ئەوان لە تەنانەت یەک وشە یەک ڕستا یەک چاوتێبڕین لە مناڵەکان دەستگرتن بۆ هەستانەوەی مناڵەکان هەوڵ بدەن و چالاکی بنوێنن بەو ئەنازە ئەوان یارمەتی دەربوون بۆی کە کۆمەلگایەکی پڕ لە ئاشتەوایی و سەقامگیری لە خۆشی و ژیانێکی پڕ لە بەروبۆمیەکی کە بتوانین چێژی لەوەربگرین و بەرەو مەرگ نەمان باتەوە و پاشەک شەمانپێنەکە ئەوان دەتوانن کاریگەریان لەسەر ببێ و تەنانەت مامۆستاکان لە زانکۆکان و مامۆستایەکان لە مزگەوتەکان و بەشەکانی تری کۆمەلگا هەر یەکەی بنێوێک و تەمەناشەکەم بەشی میدیا زۆر کاریگەرە تەنانەت ڕەنگە ڕسمێک بەنازەی 5 ساعت وتاری من بتوانێت کاریگەری بێت لەسەر کۆمەلگای یەک وێنەیەکە ئەوە دەیجۆزنەوە بۆ خەڵکان بتوانێت کاریگەری بێت میدیاکارەکان کاریگەریەکی زۆرتریشیان تاکە بڵم لە بنەماڵەکانەیە بە تایبەتی ئەمڕۆ کە ئێمە لە سەردەمێکدا دەژین کە ئامێرەکانی دیجیتاڵی کارێکی زۆر گەورەتر لە قوتابخانەکان لە ماڵەکان و لە زانکۆکان بۆ پەروەردەی مناڵەکان و چینی ئەمڕۆی مرۆڤەکانی ئێمە دەخۆڵخێنن. زۆر باشە دکتۆر ڕەوف وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئێوە لەم سەردانەدا هەندێک چالاکیشتان هەیە ئەگەر باسێکی چالاکیەکانیش بکەیت ئەوەی کە بەتامان چی بکەن ڕەنگە بڵێم یەکێک لە گرنگترین چالاکیەکانی مە ئەوە بێکە ئەم زامە ئێمەی لە خەڵکی هەڵەبجە گرێداوە ئێمە پەیوەندیەکمان لەگەڵ خەڵکی هەڵەبجە لەگەڵ لە ماڵە زامدارەکان بۆ دروست بکە و پەیوەندیە ڕەنگە بڵێم لە پەیوەندیەکی خوێنی بانترە ئاستێکی بەرزتری تێدایە بۆ چڕکردنەوەی هێز و وزە بۆ خزمەت بە یەکتری گەورەترین ئەوەیە کە ئێمە لە هەر کات لە سەردەشت بیری چیمیابارانەکەی سەردەشەکەوینەوە بەمێشکمان دەگا کە ئێمە ئەم جار تەنیانین خەڵکانی هەڵەبجە و بگرە خەڵکانی گشت زیانیشمان لەگەڵە ئێمە ئەو جار کاتی کات و ساتی چیمیابارانی هەڵەبجەیە
کاتێک هەنگاوەنین لە سەردەشتەوە تا هەڵەبجە هەر هەنگاوەی ئێمە بیری لەکەینەوە کە گەیشتین بۆ هەڵەبجە چۆن بتوانین بیرەوەری ئەم ساتە سەخت و دژوارانەی خەڵکی هەڵەبجە کەم ئەسەرتر بکەینەوە ژانیان کەمتر بکەینەوە بە خۆشیەکان و چێژی ژیانیوان زیاتر بکەین هەر بۆیەش هەوڵمانداوە بە دۆکیۆمنتارگەی کردنی ئەم کێشانەی کە لە دوو شاری هەڵەبجە و لە دوو سەردەشت بووە فیلمێکی داکیۆمنتاری دۆستی زێدە عازیزمان دەرهێنەرێکی بەتوانە کاک محەممەدی هەمزەپور فیلمێکی بۆ سەردەشت دروست کردووە بە نێوی دوایین کەزی و فیلمێکیش بۆ هەڵەبجە بە نێوی گەلارەکە ئەو دوو فیلمانە یەکێکیان ئەمڕۆ پێشان دەدرەوەیەکیشیان سپێنە لە زانکۆی سلێمانی بتوانین بەشێک لە ئازارە بجۆزینەوە بۆی کە لە ئازارەکان دەرباز بینی و بەرەو ژیانێکی خۆشرو بە چێشتر هەنگاو بنێنین. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە دەستەکانە خۆش بێ ئێمە دەستخۆشیش لە تۆکەین کاک محەممەد ئەمڕۆکە لەگەڵمانە بووی چەند بەرهەمێکی زۆر جوانە پێشکەش کردین سپاس بۆ ئێوەی میوزیسیانی بەڕێز کامڕۆیەوەش لەگەڵمانە بوون دەستان خۆش بێ خۆشەویستان ئێمە لەم کاشمێری سێ کاشمێری کە لەگەڵ ئێوەی بەڕێزا بووین بۆ بیرەوەریەکانی 37 ساڵەی بردومانی هەڵەبجە بە چەکی چیمیایی بە دوایین بەرهەمی ئەم هاوڕێیانەمان کۆتایی بەم پرۆگرامە نەمانێنین وە لێرە جارێکی تر سەری ڕێز بۆ تەواوی شەهیدان داهانەوێنین و زوو چاکبوونەوە بۆ تەواوی ئەو بریندارانەی کە هەتا ئێستاش ئەو زامە لەسەر جەستەیان ماوە وەگەڕانەوەی هەموو ئەو مناڵەون بوانەی کە هەتا ئێستاش دایک و باوک و برا و کەسە گەورەکان چاوەڕێیانەکە لە ماڵەوە بۆیە بەم کۆتاییم بەرەمە کۆتایی بە پرۆگرامەکەمانێن باڵێ 37 ساڵ زۆرە بڵێ کە هێشتا چاوەڕێکەوە هیوا بخوازی درۆڵەون بووەکان بگەڕێنەوە باوشی خێزانە هەڵەبجەکان بەڵام هێشتا هەر هیوا بڕاو نەبوون هیوامان وایە هیواکانیان بێتە جێوە سپاسانەکەن ئەمڕۆ لەگەڵمان بوون هەمیشە هەڵەبجەوە کوردستان ئاوادان بێت بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ فەرمو غريب 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 دياران جاقي غريبي آخاي وخم آي كوچو كنار كم شرداي ديماي وخماي وخم آي ديم آخ
هەرکەسێژێم غەریبیم خاسن ئەوشە لە جملەی ئاخایی وەخۆم ئایی خۆش نەناسن دەرمەکە مەڵواسن لەی وەرام وەردام ئەوەی دۆست خوایە ئاخایی وەخۆم ئاخایی بۆم بۆوە سەردە کەم شەردایی دیەمایی وەخۆم ئاخایی دیم ئاخە جانم أنا جانا زامكي برشينا نبينا ايديهم أجانا زامكي برشينا يلا بجاي كردان أنا جانا 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 أنا جانا زامكي برشينا نبينا ايديهم الله بجاي كردان لبيرم ناچي تاوەڕوژیان هەناسەی سەردیم ئارەگیان هەناسەی سەردی خەمێکی لە کێو بەرامەی مەرگی ئاخایی وەخۆم باری پڕ لە سێو کەم شەردایی دیەمایی وەخۆم